شروتك بخوا دەست خۆش بێ خۆ عافێتێ بەس باشە تۆ بۆ ناخەوی ساعات 2 شەو وەڵا خەوە ئەمۆستا ئەلۆ عەبدوڵڵا جان سووری بە قوربان چاوت ماز دەکەم ئەوە کۆمت بەبیرێتەوە بە 2 شەوەی قوربانی برای من ئەرێ چی؟ حەز لە پاچەیە؟ ئەجە پاچەی دەستی هەیەنی هەر پیا حەز دەکا بیخوا تخوا حەز لە پاچەیە؟ وەڵا با هەیان جومعی لە بۆ مالێنێت جومعی میوانی مەی باشە؟ جومعی میوانی مەی ئینشاڵڵا تەوا بە پاچەی کورە بەخوانی دەبی بێ کورە پاچەی هەیەنی هەر هەموو خەرک باسی دەکا پەنجەتی لەگەر دەخۆی کابانە دە باشە چاوەڕێتم جومعی ها دیار لۆنی و ڕانلێر وکانە بێ دە باشەوە قوربان چاوت ماز دەکەم خوات لەگەر خوافیز دلێرگیانەوە تۆ بۆ پرسێ بە من ناکەی من جومعە قەرار بوو بچمە ماڵی خوشکەکەم یەکچێتە تازەوە برام تەلەفۆنی کردی و دێ و ئای بەخۆ دەری ناکەم ئای بە ئەی خوشکەکەی من وادم پێیاوە برێ میوانمان هات خۆ قابلە و لە تێداگا بەزەوە ئای بە کابرا تەلەفۆنی کردی دەرێ حەزم لە پاچەیە ئەوە چیە؟ کێ؟ بەخوا نایناسم ڕقەمە جوابی دێ دەی؟ لە جوابی دێ دەڵام؟ ئەلۆ؟ کێتە کورا؟ چی؟ باڵە تەلەفۆنت کردیە؟ ساعات 2 شەوێ لە بۆ پیاوان بەهەڵە نایکەم بەس لۆ ئافرەتان دەیکەن نازانیەوە کێ تەلەفۆن دۆ کردیە کوریا خێزانی منەوە داوا لێ بردن دایخەهی هەیانەوە کێیە؟ هەیان پێم بڵێەوە کێ تەلەفۆنی لۆ کردی؟ نایناسم بەخوا نایناسم نایناسی؟ دەڵێم کێ هەیان؟ نایناسم باش ئەوە ڕقەمەکەی وەردەگرم ئێستا سبەینە ڕووی دەکەمەوە کێیە شت دەبینە بڕاوە هەیان هەیان کچێ هەیان کرچێ ئەوڵۆ جواب نادایتەوە خەریکی ئیش بووم کاتە بڕۆکنی کسەکەم لۆ بینە لەلاتایە ئەو بوا سیر مەکەی لەبەری پیاوێکی زۆر سێری شتەکە لە تەنیش خۆتایە من بانگەکەی بەس لەبەرەوەی ماندوم بکەیت دەلاکەوە هەیان بەڵێ ئاوکم لۆ بینە ئێوە ئاو نییە لەبەردەم تا کچێدا و ئاوە گەرماوە چ سارد بینە دەی ئاوە تۆ بخۆ ئەرێ کچێت و نازانیە من لەو زەتێنم هەیە و ئاوە ساردە چییە؟ ئەرێ دۆ تەواوی بۆ شەڕ بە من ئەفرۆشی ئاوەکە گەرماڵی گەرمە ساردەڵی ساردە قورگمێشێ کەس لە تۆ تێناگات دەڵێم دەم ناقەشەم لەگەڵ مەکە بەسبی بڕێنەوە هیچ ناوێت چم ئیشم هەیە نا هیچم نایە هەیان میوەی بینە میوە ئەی تو ئێستا نانی نەخوارد بڕۆ میوەکەی بینە دەبڕۆ دەی دەست خۆشی عافێت بێ هەیان کچێ هەیان ئەدی و ترێ جوانم کڕیە کاترێ دلێ ئەوانە بخۆ ترێکەش دوێنم خۆڕا ناکات ترێکە دەبینە دەی خۆم حەزم لێ ئەوە چێ ئەو هۆندۆکەتینە ئەو تۆ چۆن پێتە خوێ و هەموو شتە بەم بەیانیە ئەرێ مەعیدەی خۆم نێدەی خۆم فەرموو
ئۆ لە ترێکە بیخۆ دەست خۆش بۆ ناچی بۆ دەوام دلێر ساعت 8:30 دەوامی چی خۆ دەزانی بۆ ناچی خۆم چیە زانم ئەدی کابرای سعات دوو شەوەیە دلێر بەستەیەکی گوێ لێ بە حەیامە چێ دوی شەوێکی غەڵەت کردبووی و تەواو غەڵەت کردبووی سعات دوو شەو غەڵەت کردوێتی بۆ ژمارەی تۆ بۆ بۆمنی ناکە سعات دوو شەو هەیان بەستە دلێر عیبە دراوسێ گوێ لێ بە حەیاش ناموسمانە چێ بابا چەند ساڵە ژنی تۆم چیت بەمنەوە بینی وەڵا ئەوە دیتمان دیتمان زۆر عیبە بۆ تۆ دلێر زۆر عیبە لاکەوە لاکەوە بەرچاو ئەلۆ دادە نەرمی باش بە قوربان دەستماز دەکەم بەڕێزی هەیانت دەوێت یەک دقە بانگ لەکەم هەیان ئەلۆ باشی پوری گیان تۆ چۆنی بە قوربان سلامەتی وەڵا باشم ماڵەوە چۆنن بە قوربانت بووم بەڵێ پوری گیان لە ماڵە بم ئێوەرە بی بە قوربان حازرم کردو بۆتان باشە بە قوربانت بووم زۆر سوپاس سەلام لە ماڵەوە بکە بە ڕێزی گیان بینە مۆبایلێڵە ئەو مۆبایلە نییە لاکەوە تەقەی دەرگایە دەرگایە وەرە تەمەشاکە ئەتا ئەمە لەو ماڵی بمە تو دەرکەی ناکەیەوە هامەرێ چ دەوێ وەکی جوان ئەی زەحمەت ئێرە ماری مام حاجی ڕەسوولیە ناکاکە ئێرە ماری مام حاجی ڕەسوولی نییە باللهەوە جارشکەم هاتیمە برام هەوە ئێرە هەوە خۆ غەڵەت نیمە من ئەتو جارێک هاتی ئێرکانە کوڕە زۆر برادەرمە حاجی ڕەسوول یعنی دیکە هاتی ئێرکانە هاتی مێرەم جارش هەر ئێرە هەر ئێرە وەی هەیان کو حەیات بردم هەیان کاوەرە سووریە تو ئەوە کاکە لەسەر خۆ بە کاکە لەسەر کاوەرە سووریە تو لەسەر خەڵەتی ڕاوەستا تو دێماری من هەتیم دێماری من هەتیم سەر دەنگ بە پێتەبێت دەنگ بە لەبەر وازیێ بەرە مامە گیان بە قوربان لۆ توش ئاقلم کردیا تا جارش کە درپیسی لە توونەکە باشە ئەو زۆر بێتەربێتە ئەوە چیە دلێر ئەوە چیتە ئەنا دەستم زۆر دێشی تێکم لەو شەلا کتێ سەبەر دەمت بگردە ئێستا هەر لە ناهات بەسە ئەو دکتۆرە نۆ نەهاتکەیە دێ وتی ئێستا دێم خۆ دکتۆری باوکمان نییە ئای بە دەرگای ئێستا ڕۆ بیکەرەوە بۆ خۆت ناچی جا تۆ کە هێشتوتە من چم دەرگا بکەمەوە ئای چەندم پێ ناخۆشە دەچی بەساخ غیرەت بینیتان چۆن تووشی پیاوی خۆی بوو ئەرە دەبەستە کاکە واز لە دڵپیسی بێنە چەند ساڵە ئەم ژنە بەخۆشی و ناخۆشی لەگەڵتایە هیچ لێ نەبینی تەنها گومانێک بوو گومان و وا دەکات کە ماڵت وێران بێت ئەزیزانم باواز لەو بڕگەیە بێنین و بینە بڕگەی دووەممان باز لە ئیدل زەواج ئەکەین باز لە ساڵیاتی هاوسەرگیری ئەکەین تەنها یەک ڕۆژە بەڵام ئەو ڕۆژە هەموو یادگاریەکانی ئافرەتیایە کۆ ئەبێتەوە ناسینی ئەو پیاوەیە و وا دەکات کە بڕواتە قەفەزی زێڕینەوە و ژیانێکی تازەی بۆ دروست بێت بەڵام لای هەندێک پیاو ئەو ڕۆژە هیچ گرنگیەکی نییە نەک ئەو ڕۆژە ئەو ئافرەتە هیچ گرنگیەکی نییە بۆی لای کۆمەڵگای ئێمە هەر پیاوێک ئەگەر ئەو ڕۆژانە لەگەڵ ئافرەتەکەیە بگێڕێت و لە دەوروبەری ئافرەتەکەی بخلێتەوە و ڕێزی لێ بکرێ پێڵەن ژنانی پێڵەن هۆمەر بەڵام وان نییە با بینە سەر بڕگەی دووەم باجانا توشم هنا دەستۆش دەرگەکەم کەم ڕەنگانی ترە حەز لێ بهێن بە هەڵی واسین باش قسەت با تەلەفۆنی بکەم کات زۆر درەنگی کرد دەجواب بەرەوە ئەو سەعات چەنە ئەی هاوار پیاوێکی چەند ئێمالیت ئەم ڕۆژت بیر نەبێ کەی بیر بێت جەرگەکەم چیت لێ هات باجانا توشم باشە جەندانێ
شتانی پێم بکەم. دلێر لەکوێی دلێر زانی کات چەند ڕەنگی کردووە جواب ناداتەوە. دایجان باکم بۆ ناتەوە؟ دایکی گیان تو خەم لە شتانەمە خۆی ئێستا تەلەفۆنی بۆ کەمەوە یەتەوە. کات چەند ڕەنگە لەکوێیت دلێر لەکوێیت. کوڕی من خەم مەخۆ باوکت هەرەگەڕێتەوە تۆ میزەڵانەکان بە من پرۆمۆمەکانم بۆ بێنە. دایکەجانەوە بۆ سعات بوو بەدە باکم بۆ ناتەوە؟ دایکی گیان لەوانەیە بابە ئیشیە بێت داینێ لەسەر مێزەکە ئەوە دەیخۆڵبان بڕۆ بخەوە باشە بە قوربان. هەموو حەزمێ لەگەڵ ئێوە بوو. آخر کە بابا هاتەوە هەڵتەستێنم وعد بێ دەبڕۆ ماچێک بە بەدایکی خۆی دەبڕۆ خۆی. ئۆف بوو بە سەعات 11 دلێر نەهاتیتەوە کەی بە تەمای بیتەوە تۆ. هاتم هاتم بە سەرخۆشی هاتم. ئەوە چییە و هەموو تەبتەبە و وەڵا من ناتم مارێکی غەڵەت کورە باخار دەمەتەنیان کردیمە. وەڵا نام غەڵەت نیمە بەخوای ماری خۆمانە ئەوەتە نازدار حەیرانی من. ئەوە چییە؟ دڵم وەستا دلێر بەچی پێکەنی ئەوە کادا هاتوویتەتەوە؟ لۆ ئەتوو بەس پێم برێەوە چییە و هەموو دەبدە جوانە و شتە جوانانە. تۆ بە منەڵێ ئەمە چییە؟ تۆ ئەمڕۆ بیر نییە؟ ئەمڕۆ؟ بابای تۆ بیرم نییە هەیان ئەمڕۆ برادەرێکی عەزیزم گەڕابوویەوە لەگەڵی چووین یەک قاپ ئارەقما خواردەوە. ئەمری خۆت و برادەر و ئارەقەکەش نەمێنێ باشە؟ ئەمڕۆ ڕۆژی چییە دلێر؟ ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کە خاوەن خانوو لە ماڵەوە دەری کردین. ملی خۆت و خاوەن خانووش بشکێ ئەمڕۆ چ ڕۆژێکە دلێر؟ چەند ڕۆژە تۆ منێ هیمال کردی و ماقول ئەمڕۆ بیر نەبێ دلێر؟ ئەخر بیرمە بیر ئەوڕۆ 32 مانگە. ئەی هاوار دلێر ئەم شەو چی لێ هاتووە؟ مانگوا 32 هەیە. ئەزانم دەتۆ لێم بگەڕێ هەیان من ئەزانم شتێکە پەیوەندی بە خۆم خۆتەوە هەیە؟ بەڵێ. ئەیا فەرین تەوا کرە با بەخۆ من مەزبوط بینی من و وایە خۆمەوە بینی من و تۆ بینی من و تۆ نەبوو. بێدەنگ بە گۆرانیەکەم لەبەر چاوکەوە بێدەنگ بە باشە؟ ئەمڕۆ ئەمڕۆ سەری مانگە و حکومە 2 معاشمان قەرزارە چۆنم زانی من حکومەت نیم دلێر ئەمڕۆ چییە؟ ئەمڕۆدا دەی ئەزانم ڕاو بەڵێ ئەمڕۆ چییە؟ بەبیرم هاتەوە تۆ بۆ خۆت وا لە منەکەی ئەمڕۆ بڕیار بوو ماڵی دایکت داوەت بکەین و پارەمان نەوە داوەتیان بکەین. واز لە ماڵی دایکم بێنە تۆ چەندێکە منێ هێمال کردو ئەمڕۆ ساڵیادی هاوسەرگیریمانە ساڵیادی هاوسەرگیری. ئەمڕۆ هەر نەمزانی چی هەیە. خۆشەویستانم
بینیتان ئەو پیاوە ئەوەنەی خواردبوویەوە کە نەی ئەزانی هاوسەرەکەی و ماڵەکەی و مناڵەکەی چێن و ڕۆشتوەتە کوێ ئەی بۆوە ئەکەیت بۆوە ئەکەی کە ئاگات لەم دنیاە نەمێنێ ئەویش ئافرەتە ئەویش گوناحە مەعقولە تۆ دووشێوە چیتە ماڵەوانێ باواز لەوە بێنین ئەزیزانم لە بڕگەی سێمدا باز لەوە دەکەین کە من هەر خۆم دووبارە ڕۆڵ دەگێڕم ڕۆڵی مدیرێکی خراپ ئەگەڕم لە دائیرەیەکە هەموویان وەکو ڕۆبۆت لە بەردەمما ئیشەکەن فەرموو لەگەڵم بن. باشی خاتم هەیە؟ باش کاک بڵێ سپاس دەکەم. مۆبایلەکەت؟ ئاخر خاتم هەیە؟ مۆبایلەکەت. فەرموو. بەیانی باش. بەیانی باش. بەیانی باش مامۆستا. بەیانی باش مام شێرزادگیان مۆبایلەکەت مەتوانی بیتێ؟ والله مدیر ئەگە بکرێ ئەو ڕۆکە عەفوم بکەی مەمنونت دەبن بەڕۆی خێزانەکەم لە خەستەخانەی داخل کرایە لەوانەیە ئیشەکیان بە من هەبی زۆر سوپاس دەکەم. ڕاستە مام شێرزادگیان 3 مانگە تۆڵی خێزانەکەم نەخۆشە بەڵام ناکرێ هەموویان مۆبایلیان لێ بسەندرێت و مۆبایلت پێ بێ. والله ئەمە چ بکەم حەز دەکەم نەخۆش نەکەی بەخوای بەس ئەوە شفا لەدەست خوایە ئیشاڵڵە باش دەبی. ئیشەڵڵا مادام وایە بەڵام کە تۆ مۆبایلت پێیە تەنها بۆ تەیە تەلەفۆنی خێزانەکە جواب بیتەوە بۆ هیچی کە بەکاری نهێنیت. هیچ خەمم نەبی. مەمنونم سوپاس دەکەم. کورە چی ئەوەندە چای دەخۆن چا مردم ئەوەندەی چای تێکەم. سلام علیکم. باشم. خێروی جانەکەم. بانە سوپاس دەکەم مام شێرزاد. مام شێرزاد وڵای ڕاستی داوایەکەم لێ دەیە. برێ لە خزمەتدام. وڵای ئەزانم خەتەریشە باش نییە بۆت بەس مۆبایلەکەتم پێویست بوو. مۆبایل؟ بڕاکە زۆر بەکاریان بەس هەواڵێک چاکەمە پرسمەوە دەمەوە. کورە ئاخر ئەم وعدم بە مدیری دایە مۆبایل نەدەمە کەس. ئەزانم بەس بڕاکە زۆر دڵم لای کچەکەمە بەتەنیا لە ماڵێ بەس ئەوە هەواڵی بپرسم. کچەکەت بەتەنیا لە ماڵ بەدێشتیا؟ یا کوشتی وا دەبی. چ بکەم خۆم و خێزانم بە درێژایی ئەم ڕۆژگاری ئیشەکەین دەردی هەژاری کەسی تێناگە. کاکە لە بەخاتری کچەکەت ئەم مۆبایلەت یەک دقە دەدەمێ باشە؟ زۆر هەواڵی پرسمەوە دەمەوە. لە هۆردوقمان باش نییە. ئەلو بابەجان باشی بە قوربان باشی ئێ باشە بابەجان ئاگەر لە خۆدێ باشە باشە دەستکاری کارە باشتی وانەکەی باشە بابەجان دەی حیاتم دەستخۆش دەستخۆش بێ ئەمەشم لێ وەرگرا ڕاستە پارێ چی کاکە؟ ئای مام شێرزاد مۆبایلی بەکرێ دەدەی شت دەبینم ئێستا. فەرموو. ئەم کاتت باش جەنابی بەڕێوەبەر. فەرموو کاک بڵێ. جەنابی بەڕێوەبەر قەوما. چی بۆ؟ جەنابی بەڕێوەبەر گەندەڵی لە ئیدارەکەماندا هەیە. چۆن شتی وایە؟ جەنابی بەڕێوەبەر بەرتیل هەیە. دلێ بیڵێ چی بووە؟ مام شێرزاد مۆبایلەکەی بەکرێتەدا. چۆن؟ من بە چاوی خۆم بینیم مۆبایلەکەی بەکرێدا بە کاگاراس. هەر ئێستا بۆم بانکە. جەنابی بەڕێوەبەر. هەر ئێستا بۆم بانکە. چاوە؟ فەرموو. مام شێرزاد ئەم دەنگۆیانە چین لەناو دایرە بڵاوبوونەتەوە؟ دەنگۆی چ؟ دەنگۆی ئەوەی کە تۆ مۆبایل بەکرێ ئەدەیت. والله بالله وتالله درۆیە. چۆن درۆیە بە چای خۆیان بینیویانە. ئێ باشە مۆبایل جی کلاسم بەکرێ بدەم؟ قسەت زەبط کە مام شێرزاد. ئەی ئەم مۆزوعانە چین لەناو دایرەکەی بنا کە باسیەکەن و دەنگۆی ئەوەیە کە تۆ پارەت وەرگرتووە. ئەوە باسی 10,000ەکەی دەکەیە تو. 10,000 چی؟ تۆم لێ وەرگرا. خە نابینە ئێستا دەزانیت چێ خەڵک ئەوەی ببینیتن دەرێن ئەو ڕەشۆی وەگرت. نا غەڵەت تێ ناگا بڕۆ کە دوێنێکە سارەیەک ڕێک لە دەستی وەرەگر خەریب و خۆی لە مندا خۆم لێ قوتا کرد ئەوە با سەدەقە سەر بێت. یعنی ئەوە سەدەقە سەرە؟ ئەوە سەدەقە سەر بێ یا ڕەبی خێری لێ ببینی. گەلێک مەمنونم یا ڕەبی خوا خێری بنووسی. سپاس دەکەم. چاوەکەم. جارێ خاوە. چاوەکەم. کاکان خاڵ. هەستن هەر کەسە بۆ ژووری خۆی.
زانە جان چۆنی؟ باشە ئارەژیان هاتم زانە جان سلفەیەکمان کردو وەرە بەشدار سلفەی چی ماجە چەند؟ وەڵی مانگی 100,000 8 نەفەرین ئەگە دێ ئەبێتە نۆ زۆر باشترە بۆ خۆمان عەلی چی؟ تەلەفۆنم لا نییە با تەلەفۆنێک بۆ ماڵەوە بکەم خەبەرت دەدەم والله مشكلة إني ناقة نسم دوائر خبزان بقول. کاگەرێز جەناب چیەکەی لەم ژوورە؟ والله خرباناتم بولاي كاك زانا إيش يكمل فيه بو يسافلا بموجودة. دیارە تۆ یاساکانی ئێرە نازانی. نا زانم بس إيش يكمل فيه بس الفيق وبس نايم نسيبه بلا بموجودة كيكم. یاساکانی بیرخەمەوە کە چیە ئەگەر تۆ ئیشە بە مۆزەفێکی تر نەبێ ئیشی دایرە نەبێت بۆت نییە بچیتە ژوورەکەیەوە. أزانا زود دالي قلنا كم دوباره نابته. باشە فەرمو. بورا. ئەی تۆ ئیشەکانت تەواو کردووە؟ لا ئینتەرنێت زەعیف بوو لەبەر هەندێک ستە تەواو دەبێت. باشە خێراکە لە بەیانیەوە خەریکی چی تۆ لێرە؟ خۆشەویستانم بینیتان کە ڕۆڵی مدیرێکی خراپم ئەگەڕا هەمووی لە بەردەماوەکو ڕۆبۆت بوون دەبا سێریکەین ئەمجارە ئەگەر ڕۆڵی مدیرێکی باش بگێڕم بزانم جیاوازیەکەی چییە فەرمو ئێوەش لەگەڵم. سڵاو دەبێ بەیانی باش بەخێر هەستی جەناب بەڕێوەبەر بەخێر بێت چاوەڕێ شۆفێرەکەتانەکەم نانا بەڕێزم پێویست بە شۆفێر ناکەم منی ژۆکوێەوە کەسێکی ئاساییم ڕاست بەڵێ پێویست بۆ وەڵە جەنابتان شۆفێرتان نییە بە جەناب بەڕێوەبەر نا پێویست ناکەم ئەی لەو بەڕێوەبەرە گەورەیە وڵای هەداوادان کردەوە جەنابی بەڕێوەبەر هەر هەمی بەڕێوەبەری گەورە مامۆستای گەورە ئێمە کەسمان گەورەترین تەنها خوددا لە ئێمە گەورەترە ئێمە وەکو یەک ئینسانین تەنها پیشەکانمان جیاوازە هەر پشتی ئەوەیە بەڕێوەبەری سادە ئەوەیە بەڕێوەبەری دیموکراسی مدیر حسابات لەکوێیە؟ مدیر حسابات جەنابی بەڕێوەبەر مدیر حساباتی چی؟ بە کەیفی خۆی دێ و دەچی هەروە حساب لۆ کەس ناکە بە خۆی مەسئول بەڕ و بەحر کاکەگیان چاوەکەم عیبە زەموزەمکاری هەتاکەی مدیرەکە ئێوە ناناسێت یەکسەر دەستیان کرد بە زەمکردن ئەم وای کرد و ئەو وای کرد ئێدە بۆوە یەک بگرن نەلاو یەکابن با بتوانن داوە حەقی خۆشتان بکەن چۆن نەبێ ئێوە باسی برادەرەکانتانکەن لە دواوە ڕوبەڕوو خۆشتان بێ و لە دواوە زەمی بکەن شتیوان نابێ الله یاخۆ بەخێر بێی جەنابی مدیر جدید زۆر سپاس ئەو چایان بە دەستی خۆم لێنایە لۆ جەنابن ئەرکی کێشاوە سپاس دەکەم ناوی جەنابە مام شێرزادم پێ دەرێت زۆر سپاس مام شێرزادیان بەڵام داواکاریەکمە بوو کە چات بۆ من هێنا بە تەنیا بۆ منی مەهێنا بە هەموو کارمەندەکانی دایرەکەی بەرە وەڵی جەنابی مدیر ئەمە هەروە فێر بن و بەس چای لۆ مدیری بێت نانا نابێت مدیری ژەر وەکو ئێوە کەسێکی ئاساییە ڕاست. باواز لەوە بێنین بەڵێ. مامەگیان تۆ ئیشت چیە لێرە ناوت چییە؟ وەڵی ئەمن چایە چیمە هەدیقە چیمە تەنزیف چیمە هەر شتێک چی پێوە بی بە من دەکەن ڕاستە مامەگیان لەم ولا تۆ تەنها هیچ شتەوەیان قاوەیان چایی هێنی بۆ ئێمە هیچ ئیشێکی تر پێویست ناکات بیکەیت دەگروسی بیداچی داتن یاخۆ بەخێر بێ ئێرە دەگونا کردەوە فاتم مێزانمێ مەگری 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 ئەی مۆزەفەکانی تر لەکوێن؟ جەنابی بەڕێوەبەر وا هاتوونە ئێستا نەچم هەموویان کۆ دەکەمەوە پێویست ناکەم من خۆم چم بۆ لایەن واتە چۆن جەنابی بەڕێوەبەر چۆن نەبێ بەڕێوەبەر بچێتە لای مۆزەفەکان دووبارە پێتەڵێمەوە بەڕێوەبەر کەسێکی ئاسایە تەنها خوددا گەورەیە آخر ئەم کاتەکان باش كاتب باش. هەڵمەستن دانیشن باش کرد بۆ ئێوە وتم زانم خەریکی چین پێویست ناکا لە بەری شمەستن فەرمی نا دانیشن شون في زناكا تبروري يميت. ڕاستە من بەڕێوەبەرم بەڵام هەروەکو ئێوە کەسانێکی یاساییم تەنها پیشەکانمان جیایە پێویست ناکا لە بەرم هەستن لە مولە ئەو یاسا کۆنانە کە لێرە ڕوویاوە ئەوانە ڕوو نادات تەنها بۆ ئەوە من لێرم کە هاتووم ئێرە بەرەو پێش بەرین نەوەک ترس لە بینمانە هەبێت هل بشي باشا. خانمي قبره. پێویست ناکات بم بڵێم خانمی گەورە تەنها بە ناوی هەیان خان بانگم کە و بەس تۆ بۆ بەدوامەوەی جەنابی خاتون دەمەوێت یارمەتیت دەم ڕێنوینیت بکەم پێویست ناکات تۆش ئیش شتێ بە قوربان بڕۆ بەلای کشەکانی خۆتەوە کورە جەماعەت بەشەڕەفە باشترین مدیرمانێ نانمان کەتە ناوڕوونی ئەی خوایە ئەمە کەس ناهاتووە
سیرێکی هێرش بکەم. تۆڵێ بم بۆ پشووکەمم نەمزانیوێ. کەسی لێ نییە. سەعەتجان شەکەت زۆر ڕۆژ بووە. مام شێرزاد. بەرێ جەنابم جێ شێرزاد. ئەمڕۆ چەند شەمەیە؟ ئەوڕۆ دووشەمەیە ئێ باشە ئەی بۆچی هیچ کارمەندێک لێرە نییە؟ وەڵا هەر بە هەوەز نەهاتینە بۆ؟ وەڵاهی ئەوڕۆ هەر نەهاتینە لە خۆیان ئۆفیان دایتە خۆیان خۆیان ئۆفیانیاوە هەدا ڕاوێک دقەیەک دقە بام تەلەفۆنە چند لۆ بکەم سەد تەلەفۆنم بۆ کردوون مام شێرزاد جواب لەوانێ نەیە. لەسەر تو هەر نەگرن لەبەرەوە تو جەنابەت مدیرێکی زۆر دیموکراسی وەڵۆ هەر قەپاتە چۆن شتی وا بێ من هاتم لە ئەوروپاوە هەتا سیستەمی ئێرە ڕێک بکەم. نازانم باشم کردو یان خراپ. حەلۆ خۆت بگەڕێەوە بێکجاری بۆ؟ لەبەر ئەوەی سیستەمی دیموکراسی بە کەلکی شەقل ئەوسەد نا ئەی هاوار ئەی هاوار مدیرێکی باش بووم بینیتان چی ڕوویە کەس داوامی ناکرد هەمووی ماستاویە کرد هەمووی زەمی ئەکرد بەس یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژ وابوو لە سێی سێم ڕۆژە کەس حسابیشی بۆ نەکردم کە مدیرێکی خراپیش بووم وەکو ڕۆبۆتی شەکانیان نەکرد بەڕاستی کەس نم کۆمەڵگایە تێناگا باش بی ئەوە ئەنجامەکەیەتی و خراپیش بی گلەیت لێ یەکەن